سەری برنجی قو، کارگەی بەهار، زەیتی زەیتونی یونس، بەهاراتی ئاغا، دۆشاوی تەبیعەت، کۆمپانیای بێری پێشکەش دەکرێت. بەناوی خۆی گەورە و میهرەبان بینەران و بیسەرانی کەناڵی پەیام، سەلام عەلەیکم وەڕەحمەت الله. خۆشحاڵم جارێکیکە لەگەڵتان بم بۆ بەرنامەیەکیکە لە بەرنامەکانی خواندروستی کە لە ڕەمەزانی پیرۆزە باسی کۆمەڵی بابەتی گرنگەکەین لە پایەکانی لەش ساغی. ئەگەر بە خەیاڵتان بێ بەیادتان بێ من باسی ڕەگەزە خۆراکیەکانم بۆ کردن. لە ڕەگەزە خۆراکیەکان باسی شەکرەکانم بۆ کردن، باسی پرۆتینم بۆ کردن، باسی چەوریم بۆ کردن و لەگەڵی شایە باسی کانزا و ڤیتامینەکانم بۆ کردن و باسی سەوزە و میوەکانیشم بۆ کردن. بەڵام پرسیارەکە لەوەیە کە ئەم خۆراکانە کە یێتە لەشی ئێمەوە چی لێ دێ؟ ئەمە لە دەمەوە چی لێ دێ؟ لە مەعیدەیە چی لێ دێ؟ لە ڕیخۆڵەیە چی لێ دێ؟ ئەم بابەتە وردەکاریەکی یەکجار زۆرە. ئێمە خۆمان ئاگامان لێ نییە، خوای گەورە ڕەحمی پێکردوین، بە هیچ شێوازی ئاگامان لەو وردەکاریانە نییە. ئێمە بە هیچ شێوازێک ئاگامان لە وردەکاریانە نییە، بەڵام خوای گەورە نیعمەتێکی پێداوی کە ڕەحمی پێکردووی ئەم هەموو پێکهاتە ئاڵۆزەیە، ئەم هەموو ئیشەیە لە لەشت دروستە بێ بەبێ ئێوەی ئێمە بیزانین. بەڕاستی لەم هەڵقەیە من بە تەنیا نیم، میوانێکی قەدرگرانم لەگەڵایە، زانایەکی گەورەیە لەگەڵمانە بێ ئینشاءالله بۆ ئەم بابەتەیە. بەڵام پێشەوەی بانگی میوانەکەم کەم ئەڕۆمە لای بەڕێزان هەردوو شێفی پرۆگرامەکە با بڕۆن بزانین ئەمڕۆ چیمان بۆ دروست دەکەین. فەرموو با بڕۆین لەگەڵ ئێوەی بەڕێزە بۆ لای بەڕێزان. سلام علیکم. علیکم سلام و ڕەحمەتوڵڵ. هاتینەوە خێر بیتەوە. جارێکی کە خۆشحاڵ بووم. ئەمڕۆ چیمان بۆکەن؟ دادشێم ئەمڕۆ چیمان بۆکەی؟ بەناوی خوای گەورە سڵاو لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام، هەموو بەڕێزانی کە بەدیارم بەرنامەوە دانیشن. ئەمڕۆ دوو جۆر زەڵاتم حازر کردووە. زەڵاتی یەکەمیان تەپولەیە. عادەتەن ئێمە تەپولە وامان بیستووە کە هەر با بڵێم معدەنووسە لەگەڵ تەماتە پیاز ساور. ئەمڕۆ بە شێوازێکی جیاواز ئامادەم کردووە. معدەنووس لەگەڵ چەوەندەر، لەگەڵ چینوە، لەگەڵ هەنار، لەگەڵ پیاز و نعنە. کینوام لێرە بەکار هێناوە بەجاتی ساوەرەکە. ئەوە زەڵاتی یەکەم. زەڵاتی دووەم زەڵاتی میوە دەستەکانە خۆینەوە خزمەت ئینشاءالله بۆ ئەوەی دوایی بابەتەکە باسکەین لەگەڵ میوانەکەمانە ئینشاءالله. خێر بیتەوە. جێبجیان چۆنی؟ سپاس دەکەم. ئەمڕۆ چیەکەی؟ ئەمڕۆ دوو بابەتم ئامادە کردووە. باشە. ئەمەیان جۆیە. بەڵێ شۆربای جۆ. شۆربای جۆیە و بە چیناوە شوێتی تایە بە پیاز و گێزەرەوە. دەست خۆش. ئەمی کەشمان بەڵێ ئەمان بە گۆشتی شیتێکی تەمان. دەست خۆش. بۆسە هەر گۆشتەکەی با لە بەچاو خۆتان دیکەن. بانەڵتەزی. دکتۆر جاناوی کەشیان برنجێکی چاوەنەرە. دەی دەست خۆش بێ. بە گێزەر و دروستێکی بە گۆشتی نەرمەوە. دەست خۆش. شتێکی جوان دەرەچێت. لەش ساغ بێ. خزمەتان دکتۆر جان. شڵای ئەمە خزمەتان ئینشاءالله. با بڕۆم لەگەڵ میوانە بەڕێزەکەمانە قسە بکەین و گفتوگۆکەین و ئینشاءالله ئێمەوە خزمەتان. خۆشەویستان، وەکو وتمان ئێمە میوانێکی زۆر بەڕێزمان لەگەڵایە، زانایەکی گەورەیە بەڕاستی. ئەویش مامۆستاکانە. مامۆستاکان کاک دکتۆر محەممەد عومەر، ڕاوێژکاری گەورە، ڕاوێژکاری نەخۆشیەکانی هەر سوجگەر. کاک دکتۆر گیان فەرموو لە خزمەتا بین ئینشاءالله. سلام علیکم. سلام عزیزمان دای بەم ڕەمەزانەیە خوا بەخێر بێ. هەردوو چاوم بێ. سپاس. خوا بەخێر. دەست خۆش. کاک دکتۆر بەخێر بێ. یاخوا خۆش بی کاکە دکتۆر جان. عزیزمان دای بەخوا سەر چاو گردنمانە ئەزاکە. تۆ مامۆستای ئێمەی بەڕاستی. خۆشەویستن نەفەرێک نییە لەم شارەیە تۆ مامۆستای نەبووبێ. یاخوا بەخێر بێ. سەر هەردوو چاوم بێ. جوانی و وەفای خۆتانە. خوای گەورە تەمەنە پڕخێر و بەرەکەت کاک دکتۆر. ئامین لەگەڵەوە ئینشاءالله. کاک دکتۆر گیان من بۆ بینەرانی ئازیز باسی ڕەگەزە خۆراکیەکانم کردووە. یعنی باسی شەکرم بۆ کردوون، باسی پرۆتینم بۆ کردوون، باسی چەوریەکانم بۆ کردوون و باسی میوە و سەوزەشم بۆ کردوون، یعنی با بڵێن ڤیتامینات و کانزاکانیشم بۆ کردوون. بەڵام
نازانین ئەمانەیە بزانین ئەم خواردانە کە یێتە لە شەوە واتە لە دەمەوە چی لێ دێ کاک دکتۆر اینجا من ڤیددیۆیەکم بۆ بەڕێزت حاضر کردووە دەستی خۆش بێ ئەگەر بفەرمی بەڵێ باش پێمان بڵێ بزانین ئەم چی لێ دێ ئەم خواردانە بەڕاستی بەڵێ باش سەرەتا سڵاوی خوای گەورەتان لێبێ وەکو بینیتان لە ڤیددیۆکەیە سەرەتای وەرگرتنی خواردن لە دەمەوە دەست پێەکە دوای ئەوەی خواردن لە دەمەوە جوان ئەجوورێ و لیک لەگەڵ یا تێکەڵە بێ خواردنەکە بە بۆری سوورێنچکە یەت بۆ ناو گەدە لە ناو سوورێنچکە هیچ هەزمێک ڕوونایە تەنها ئیگەێنێ بەڵام لە ناو گەدەیە ڕۆیە دوای گەدەش خواردن بەڵێ لە گەدەیە ترش و لەگەڵ ئەنزیمی پێپسین ئەڕژێت بەسەر خواردنەکەیە ماوەی چەند سەعاتێک شتێک دروست دەکات پێڵەن کایم وەکو ژیراوەیەکی نەرمکراوەی ترشە دوایی لە گەدەوە ئەم خواردنە پاڵ پێوە ئەنرێت بۆ ناو ڕێخۆڵە باریکە یەکەم بەشی ڕێخۆڵە باریکە پێوترێت دوانزەگرێ لە دوانزەگرەیە خواردنەکە ئێستا دێت خواردنەکە بەڵێ ئەم ئەلێرەوەیە کاک باش ئەمە لێرە وتمان سەرەتای دەستپێکردنی هەموو خواردن و هەرسێکی ئەمە لە دەمەوە دەستپێکە لە ناو دەمە لە لیکە ئەنزیمێکی پێوترێن ئەنزیمی ئەمایلەیز پەنجێک پێ بۆ بۆستێ ئەگەر ویستت بیوەستێنی باش ئەمە ئەنزیمی ئەمایل کەواتە یەکەم کردداری هەرز لە دەما دەست پێکە کە ئەنزیمی ئەمایلەیز کاربۆهیدرێت ئاسان وشیە کاتۆ دوایی خواردنەکە لە ڕێگەی سوورێنچکەوە یەتە ناو گەدەوە لە گەدەیە دوو پێکاتی گرنگمان هەیە کە ترشی هایدرۆکلۆریگەسیدە لەگەڵ ئەنزیمی پێپسین ئەنزیمی پێپسین ڕۆڵی ئەوەیەکەوە ئەو خواردنە بە تایبەتی پرۆتینەکان ئاسان کاوشی کاتەوە پاشان ئەم گیراوەیە کە پێ ئەوترێ گیراوەی کایم تەمەن وەکو بینیمان خواردنی ئێمە عادەتەن تێکەڵەیەکە لە کاربۆهیدرێت و چەوری و پرۆتینەکان و بەم کردارەکە جاری وا هەیە چەند کاتژمێرێک لە گەدەیە ئەمێنێتەوە بێگومان ئەگەر خواردنەکە چەوری زۆر بێ زیاتر ئەمێنێتەوە ئەمە بەو شتە پێوترێ کایم کە بریتە لەو گیراوەیەی کە لەم ئەنجامیان ڕوویە ئەم کایمە یەتە ناو دوانزەگرێت لە دوانزەگرەیە زیاتر ئەمە ڕێخۆڵە باریکەی ئەم مەمیلانەی تەیە کە هەمووی ئەڵەی پەنجەیە کە خۆی گەورە وای لێ کردووە کردداری مژین ئاسانکە لەو ڕووبەرە کەمەیە باسیەکەین کە چەند ئەمژرێت لە ناو ڕێخۆڵەیە پێویستە مادەی بایکاربۆنیت بڕژێت بۆ ئەوەی ئەو ترشە زۆرە هێواش کاتۆی جینا ئەنزیمەکانی پەنکریاس ناتوانن ئیش بکەن کە بریتین لە ئەنزیمەکانی ئەمایلەیز و لایپەیز و لەگەڵ تریپسین و کیمۆتریپسین کە دوایی هەزمی پرۆتینەکان تەواو ئەبێ کە خواردنەکە بە تەواوی ئاسان کرا ئەنجا ئەمژرێ یعنی ئێمە کاربۆهیدرێت زۆر پێکاتێکی ئاڵۆزە تێگەشتێنرێ ئەبێ بکرێ بە شەکریەکی وەکو گلوکۆز و فرکتۆز و گالاکتۆز ئەنجا ئەمژرێ چاوریەکان ئەبێ ببن بە ترشە چاوری فاتی ئەسید ئەنجا ئەمژرێ پرۆتینەکانیش ئەبێ بە تەواوی بچووک بکرێنەوە بۆ ترشە ئەمینیەکان ئەنجا ئەمژرێن ئەوەی کە پەیوەندی بە شەکر و پرۆتینەوەیە ئەمژرێ لە ڕیخۆڵە باریکە لەو مەمیلانەوە و ئەچێتە خوێنەوە خوێنیش ئەیبا بۆ جگەر لە جگەرە کردداری پاکردنەوەی بۆ ئەکرێ و ئەنجا ئەکرێتەوە ناو خوێن و ئەڕوا بۆ دڵ و پەمپەکرێ بۆ هەموو لەش بەڵام چاوریەکان کە پێویستیان بە مادەی زراوە زەرداوی زراو کە جگەر دروستیەکە ئەڕژێتە ناو ڕیخۆڵە و چووکە چاوریەکان لە ئاوا ناتوێنەوە بۆیە کردداری هەزمەکەشیان واتە هەرزکردن و مژینیشیان جیاوازە ئەمە ئەوەی چاورەکەی کە ئەیبینن کە پێکاتەیەکی گەورەی پێڵەن کایلۆمایکرۆن کە ئەمە بەکردداری ئەو مادەی زراوە کە ئەڕژێت لە ڕیخۆڵەیە ئەیکا بە پێکاتەی بچوک بچوک پێڵەن مایسێڵ کە ئاسان بتوانرێت دوایی بمژرێت بێگومان هەرزکردنەکە لە ئەنزیمەکانی پەنکریاسەوە وای لێ کرد کە ببن بەدەن کۆڵەی بچوک بچوک و دوایی بمژرێن لە ڕیخۆڵەوە بەڵام ناچنە ناو خوێنەوە بۆ ئەوەی ببرێن بۆ جگەر ئەچنە ناو لیمفەوە ئەو بۆریە لیمفانەی کە لە دەوری ڕیخۆڵیان چاورێکە ئەمژن و دوای ئەوەی کە ئەبرێت ئەویش دووبارە ئەکچێتەوە ناو خوێن و ئەنجا بڵاو ئەکرێتەوانێ بۆ هەموو شانەکانی دەش وەکو سەرچاوەیەکی گرنگی وزە وەکو لێرای بینن ئەمە دەنگکۆڵە چاورەکان بوو شەکرەکان ئاسان کران و ئەنجا ئەچنە ناو
شانەکان و خانەکانی ڕیخۆڵە باریکە ئەمە بوو باسمان کرد کایلۆ مایکرۆن ئەنج ئەمژرێن چوری بۆ بۆری لیمفاوی شەکر و پرۆتینیش کە ئاسان کراوە هەزمەکەی بۆ ناو بۆری کەواتە دوو جۆر بۆریمان هەیە لاکتیل واتە ئەو بۆریانی کە لیمفاتیکن و چاورەکە ئەبن و شەکر و پرۆتینەکە ژەچێتە ناو خوێنەوە و ئەبرێتە لەش ئەی دەست خۆش بێ کاک دکتۆر گیانی لەش ساغ بێت سپاس دەکەم بەڵێ کاک دکتۆر ئەم هەموو کردارە ڕووەدا و ئێمە شاگەمان لێ نییە زۆر لەو ئاڵۆسترە ئێمە زۆر بە ئاسانی ئاماژەمان پێکرد بۆ بینەران بەڵام ئەگەر هەندێک ژمارە هەیە حەزەکەم باسی کەم بۆی زیاتر وەکو فەرموود وردی ئەم کردارە و گرنگی و گەورەی خی گەورە لە دروستکردنی مرۆڤ لە یەکێ لە نیشانەکانیە بۆ هاوڵاتیان ڕوونکەینەوە ئەم کۆندامی هەرسە کە لە دەمەوە دەست پێکە و بێگومان بە کۆم کۆتاییەت مەسئولێتێکی گەورەی لەسەرە وەکو چۆن لە سیارەیە تەنکی بنزینە هەیە ئەوەی خۆمان ئەڵێن خەڵک پێڵە فیت پمپ فیول پمپ هەیە پاڵ بەم بنزینەوە ئەچێتە ناو مەچینەوە وزە دەرەپڕێ ئەجینە ئەم ئامێرە ناڕوا مرۆڤیش بەبێ وزە ناژی وزەی ئێمەش لەو خواردنانە و لەو نعمەتانەوەی کە خی گەورە پێی بەخشیوین لە هەموو شێوەکان کە ئاماژە و پێکردجەنا بە کاربۆهیدرێت و چەوری و پرۆتین ئاو ڤیتامین کانزاکانی شەندێکیان کانزای ئەوەن کە زۆر پێویستە بێ وەکو لە وێنەکە شابینیمان کانزای سۆدیۆممان هەیە پۆتاسیۆممان هەیە کلۆرایدمان هەیە بەڵام هەندێک کانزامان هەیە پیان ئەڵەن تریس ئلیمنت یعنی بە ڕێژەیەکی زۆر کەمیش بێ پێویستمانە وەکو ڤانەدیۆم و کرۆم و سیلینیەم و مس و ئەمانە لە کردارەکە کە ئەیبینین بەدەیان ئەنزیم دەوری هەیە بەدەیان هۆرمۆن ئێمە ئەم کردارە ئەبێ کۆنتترۆڵی هەبێ وەکو تۆ چۆن سیارەکە لێ ئەخوری کەی بتەوێ خێرایەکەی کەی بتەوێ هێواش کەی بتەوێ ئەوەستی ئەمی ژوایە خۆی ئەمە 24 سعات نان ناخۆین بۆ نمونە ئێمە لە ڕۆژێکە دووژەم سێژەمە خوین لە مانگی ڕەمەزان عادەتەن دووژەمە خورێت پەرشێ بوو بەربان بەڵام ئەبێ ئەو بڕەوزەیە لەو خواردنە وەرگیرێ بەکار بێنرێ هەندێکیشی خەزم کرێ تۆ لەو کاتانەیە جاری وایە تۆ ئێستا بۆ لە مانگی ڕەمەزانی پیرۆزە ئەمە نزیکەی 13 سعاتێ بە ڕۆژوین نە ئاونە خواردنیش ناخۆین بەڵام سوپاس بۆ خوارد لەو پەڕی تواناشمانان ئەم وزەیە ئەبێ وزەیەکی هەڵگیراومان هەبێ کەیان بە شێوەی گلایکۆجین کە شەکرێکرێ بە گلایکۆجین لە جگەر و ماسوولکەکانە یان چەوری ئەوەی کە پێ ئەڵین چەوری سیانی کە پێوترێت ترایگلیسراید ئەمە هەم لە جگەرە هەم لە شانەکانە بەتەرتی شانە چەوریەکان بریتین لە مەخزوونێکی گەورە بۆ ئەوەی کەی پێویست بوو جگەر بە شێوەی پاکێجی جوان کە پێ ئەڵێن VLDL ئەی کاتە ناو خوێنەوە ئەڕوات بۆ هەموو شانەکان ئێمە بیرمان نەچێ بەردەوام ئێمە وزە سەرفەکەین هەندێک ئۆرگانمان هەیە تەنانەت تۆ ئەگەر خەوتبیشی هەر ئیژەکە وەکو مێشک وەکو دڵ وەکو سیەکان تۆ بەردەوام هەناسە ئەی دڵ بەردەوام لێ ئەیە مێشک بەردەوام کردداری پرۆسەی بەڕێکردن و کۆنتترۆڵی هەیە کەواتە وزە سەرفەکەین وزەش ئەبێت بۆ شانەکان بۆ خانەکان لە سادەترین شێوەیە بێ بۆ ئەوەی کە بچێتە ناوخانە بێگومانی مەرزانین لە خانەیە ئەو فڕنەی کە هەمانەکەمای تۆکۆندریایە تایە ئەسووتێنرێ و وزەکان بە شێوەی ئەوەی کە پێڵن ATP دەرەپەڕێنرێ هەندێکی بەکارهێنرێ و هەندێکیشی هەڵەگیری ئەو ئەنزیمانی هەندێکی ئاماژەمان پێکرد لە وێنەکەیە بۆ نمونە ئێمە یەکەمین ئەنزیمی ئەمایلیسە کە کاربۆهیدرێت لە دەمەوە دوو کردداری گرنگ هەیە یەکەمیان کردداری جوین خواردنەکە لە تەکەین ڕاستیم کردارە زۆر گرنگە بەداخەوە هەندێک کەس یان مەحرومە لی بۆ نمونە بەهۆی تەمەنەوە و دانی نەماوە و ئەمانەیان هەندێک لە دانەکانی کەم بۆتەوە یان هەندێک کەس لەبەر جەنجاڵی و مەشغوڵی زۆر بە پەلە نانەخوایانی و نایگوێ ئەنیمە پەلەیەتی خواردنەکە ناگوێ کە هەموو کردارەکە نیو دقی ئەوێ بەڵام گرنگترین بەشە چونکە تۆ چەند ئەنزیمی باشە هەبێ ئەگەر خواردنەکان ئاسان و ورد نەکەی بۆی هەزمەکە واتە هەرزکردنەکە ئاسان نابێ بۆیە گرنگترین شت لە خواردنە ئەوەیە بە پەلەنان نەخۆین و کردداری جوینەکە زۆر جوان بکەین زۆرترین سوود لە خواردن وەرەگرین ئەگەر خواردنەکان بە جوانی بجوورێ بە تایبەت لە ڕەمەزانی شایانی زۆر گرنگە کردداری جوین بە تەواوەتی بەکار زۆر جوان دوای ئەوەی خواردنەکە ئەم لیکەی کە خی گەورە ئەم ڕژێنە لیکانی بۆ داناوین لە چەند شوێنێکە لە پارۆتیدا لە ژێر ئەم ئێسکی شەویلگەیە
و لە تەنانە لە ژێر زمانیشە ئەو خواردنە نەرموشلەکە جیناگەر خواردنەکە زۆر وشک بێ گیرەخوا ئەوەستێ بۆیە خواردنەکە زۆر بە ڕێکوپێکی و بە ئاسانی بە سوورێنچکمانە کە ئەویش بۆریە کەنزیکەی 25 سانتیمە بێ ئەچێتە گەدە جوڵەیەک هەیە لە سوورێنچکە مەسەلەن ماسوولکەکەی بەڵێ هەموو کۆئەندامی هەرز لە سوورێنچکە لە گەدە لە ڕیخۆڵە باریکە لە ڕیخۆڵە ئەستورە لە کۆمە لە 4 چین پێکات چینی ناوپۆشەکەی کە ئەوە پێڵێن ناوپۆش چینیکی تر هەیە لە ژێرەوە کە پێوترێت چینی ژێر ناوپۆشەکە لامینە پرۆپریا کە بۆریەکانی خوێن و لیمفاتیک و بەرگریەکانی تایە دوای ئەوە چینی ماسوولکەمان هەیە چینی ماسوولکە عادەتەن لە کۆندامی هەرسە سێ چینە ئەوی چینێکی ناوەوە کە بە شێوەیەکی بازنەیە چینێکی دەریشەوە کە بە شێوەیەکی درێژە پێڵەن لۆنگیتودینەڵ مەسڵ بەهۆی ئەمەوەیە بەردەوام خواردنەکە کردارێک هەیە کە بە ئەنگلیزی پێڵێن پەرستالسز واتە جوڵەی ئەجینا ئەم خواردنە چۆن لە دەمەوە بە 9 مەترا ئەڕوات لە کۆم وێتە دەرەوە بەردەوام ئەم خواردنە بە شێوەیە و ڕزمێکی جوان هاڵ پێوە ئەنرێت ئەویش بە حساباتە ئەجینا گەرەمە بە خێرایی بڕوە ڕێخۆڵە نەفریاکەوێ هەرسیکە نەفریاکەوێ بیمژێ لە کولی قۆناغێکە کاتێکی بۆ دیاری کراوە بۆ نمونە خواردن قودەین هەتا گاتە گەدە 6 سانی 8 سانی ئەوێت چکە هیچ کردارێکی هەرس لە سوورێنچکە ڕوونایە بەڵام لە گەدەیە کە بەهۆی ترشی هایدرۆکلۆریدی ئەسید و لەگەڵ ئەو ئەنزیمەی کە پێی ئەڵێن پەپسین کردداری تێکەڵکردنی خواردن شیکردنەوەی خواردن و هەزمکردن بە تایبەتی بۆ پرۆتین کاگتۆر هیچ دەرگایەک هەیە لە سوورێنچکە پێشوی بڕاتە خواردنەکە بڕاتە گەدەوە بەڵێ لە نێوانی سوورێنچک و گەدایە لە کۆتایی سوورێنچکە شتێکمان هەیە وەکو زمانەیەک وەکو ڤالڤێک خۆی لە ڕاستی وەکو زمانەیەکی ئەنەتۆمی نییە بڵێن شتێکی دایەخەوەی کاتەوە بەڵام ماسوولکەکان لەو کۆتایەک ئەستور و تونگ بوون وەکو دەم دای ئەخات بۆچی بۆ ئەو خواردنەی کە ڕۆیشت نەگەڕێتەوە و ئەم ترشەی کە لە گەدایە نەگەڕێتەوە ئەگەر بگەڕێتەوە بێگومان هەیە حاڵەت کاکتۆر ئەگەر لە ڕەمەزانە ئەو خۆراکەیە لەسەر خۆ بخورێ باشتریان خۆراکە زۆر بخورێ بۆەوەی ئەو ترچەڵۆکەیە نەگەڕێتەوە هەندێک کەس تووشی ترچەڵۆ دێن بەڕاو دڵەکە زیاد دێن لە ڕەمەزانە بەڵێ زۆر ڕاستە یەکێ لەو شتانەی کە خەڵک و بینەران زۆر جارکەیەن بۆ لامان گرفتی دڵ تێکەڵاتن گەڕانەوەی ترشی گەدە و دڵەکزیان هەیە کە بەڕاستی ناڕەحەتە جگە لەوەی کە بەعزەجار ئازار دروست دەکات تەنانەت بۆنی هەناسە ناخۆشەکە تەنانەت خوا نەخواستە ئەگەر ئەو حاڵەتە بەردەوام بێ ئەبێتە هۆی سوربوونەوە و بریناربوونی سوورنچک و حاڵەتێک کە خوا نەخواستە تەنانەت جاری وای بێ بە قورحە و وابێتە هۆی خوێنبەربوون و تەنانەت بوو تەسک بوونەوەش یەکێ لە هۆکارەکان زۆرخۆریە زۆرخۆریە خی گەورە فەرمە کول و وەشرەبوو ولا توسریف ئیسرافکردن لە هەموو شتێکە خراپە لە خواردنیشا خراپە و قەت هەرگیز تەندروستی باش بە خواردنی زۆرەوە نییە بە پێچەوانەوە یەکێک لە گرفتەکانی نەخۆشی دروست بوون زۆرخۆریە بۆ ئەگەر ئەو بڕێی خۆن بڕێکی گونجاو بێ و بێگومان خواردن وا باشە خواردنێکی هەمە جۆر بێ وەک هەموو پێداویستەکانی لە ژوەرەگرێ هۆرمۆنێک هەیە مەسەلەن پێمان بڵێ ئەوە تێر بوو یان نەفەرەکە بەڵێ ئەنجا ئەمە خاڵێکی تری گرنگە ئێمە بۆچی هەندێک جار هەست بە برسێتیەکەین هەندێک جار هەست بە تێریەکەین دوو سیستمی زۆر جوان کۆنتترۆڵی ئەم کردارەکە سیستمێکیان سیستمێکی دەمارە کە لە مێشکەوەیە بەشێکمان هەیە لە مێشکە پێی دەوترێت هایپۆفەڵەمەس کە لە ژێر با بڵێن توێکڵی مێشکایە کە دوو سنتەری تایە سنتەری برسێتی و سنتەری تێری هەردووشان لە ڕێی ژمارەیەک هۆرمۆن و ژمارەیەک دەمارەوە کەوایەکە گرنگترینە دەماری ژمارە دەیە کە پێڵەن ڤەیگەس نێرڤ کۆنتترۆڵەکە ئەم دەمارە لە مێشکەوەیەت بۆ بێگومان ئەچێ بۆ دڵیش بۆ هەناسەش وەیە بۆ کۆئەندامی هەرس هەر لە قورگەوە دەست پێکە تا ئەگاتە کۆم دەمارێکی زۆر گرنگە ژمارە دەیە بۆ کۆنتترۆڵی ئەم کردارە بەشی دوو هەم هۆرمۆنەکانە ژمارەی هۆرمۆنمان هەیە پێڵێن هۆرمۆنی تێری هەشمانە پێڵێن هۆرمۆنی برسێتی گرنگترین هۆرمۆن لە ناو گەدەیە لە بەشی سەرەوەی گەدە هۆرمۆنی گەرلینە ئەم هۆرمۆنە ئەو هۆرمۆنەیە کە تۆ واولی ئەکا ئیشتیهاو هەبێ و هەست بە برسێتی بکەی کە ئەڵێ حەزم لە خواردن وە ژمارەیەکی ترمان هەیە لە هۆرمۆنەکان کە بە پێچەوانەوە کاتێک کە گەدە پڕە بێ هەستی تێریمان ئەیاتێ و
نیشانە ئەنێرێ بۆ مێشک بۆ ئەو سنتەرەی هایپۆتەلەمەس کە ئیتر پڕ بووم کەواتە هەم لە ڕێی دەمارەوە هەم لە ڕێی هۆرمۆن وەکو هۆرمۆنەکانی سکریتینمان هەیە کۆلیسیستۆکاینینمان هەیە و بێگومان ژمارەیەکی تر هۆرمۆن هەیە لەوانەمان هەیە هۆرمۆنی لەپتینە ئەم هۆرمۆنانەی باسم کرد هەمووی لە کۆندامی هەرسا ئەڕژێت وەک هۆرمۆنی لێپتین لە شانە چاورەکانەوە ئەو شوێنەی گەدە کە باسمان کرد بەشی سەرەوەی گەدە ئالێرا زیاتر هۆرمۆنی ئەلەم بەشەیە هۆرمۆنی گەرلین ئەڕژێت بۆیە کاتێکە ئەو کەسانی کە کێشیان زۆر و ئەڵێن نەشتەرگەریان بۆ کرێەوەی پێڵەن سلیف گاستێکتۆمی ئەبێ ئەم بەشە ببڕێ ئەجینا ئەو هۆرمۆنی ئیشتیهایە هەر ئەمێنێت بۆیە زۆر گرنگە بەشێکی زۆر لەو بەشە ببڕێت کە مەخزوونی گەدەیە و هەم هۆرمۆنەکە ئەڕژێت بەڵام کە گەدە پڕ بوو هەر شتێ لەمانە بە قۆناغی خۆی سبحان الله ئەوە نییە هەر هەمووی بەیەکەوە بڕژێ کولی یەکێک کاتێکی بۆ دیاری کراوەکەی ئەڕژێ کاتی ئەم خواردنە لە گەدەوە ئەو کایمەی کە ئیبینین ئەو زەرداوە ئەچێتە ناوڕی خۆڵە هۆرمۆنی ترمان هەیە پێڵەن سکریتین ئەڕژێت ئەیتر نایەڵێ ترش و ئەوە بڕژێت ئەڵێ تەوا خواردنەکە گەیشتە لای گەدە ئیتر بەرەو بەتاڵبوون ئەڕوا پێویست ناکە ئیتر تۆ جارێککە پێپسینی ترش بڕژی ئەم سکریتینەش بە پەنکریا زەڵێت ئەم ترشە زۆرە ناڵێ ئەنزیمانە ئیش ئەنجا ئەو ئەنزیمە سێ ئەنزیمە گرنگی کە هەمانە لە ڕێخۆڵە باریکەیە کە بریتین لە ئەمایلەیز و لایپەیز و تریپسین و کیمۆتریپسین کە کولی یەکێکیان بۆ جۆرە خواردنێک ئەمایلەیز بۆ کاربۆهیدرێت لایپەیز بۆ چەوری و تریپسین و کیمۆتریپسینیش بۆ پرۆتینەکان ئەنزیمی شکایە گرنگە لە ڕێخۆڵە باریکەیە ناوپۆشەکەی ساف نییە ساف نییە بەڵکو هەمووی بە شێوەی پەنجە بینیمان لە وێنەکەیەوە کۆی بینن ئالێرا ئەوانە هەمووی بە شێوەی پەنجەی باریک باریک ناوپۆشی ڕێخۆڵەکانی داپۆشیوە ئەم ناوپۆشانە چەند کارێکیان هەیە یەکەمیان ئەنزیمێ گەڕژن کە پێڵن دایسەکەرایدەیز یعنی ئەمایلەیزەکە هەر ئەوە ئەتوانێت کاربۆهیدرێتەکە بۆ بکە بە شەکری دوانی بەڵام دوانی ئەبێ بکرێ بە شەکری یەکی مۆنۆسەکەراید ئەنجا ئەمژرێ ئەوە ئیشی ئەنزیمەکانی ڕێخۆڵە باریکەیە جگەلەوە سەیری کە ئەم ناوپۆشە خۆی درێژی ڕێخۆڵە باریکە نزیکەی 6 مترە 6 بۆ 7 متر 6 بۆ 7 متر بەڵێ خۆی بێگومان لە باسی کەسێکی پێگەیشتووی گەورە ئازەکەین ئەجینا مناڵ کە لە دایکە بێ ڕێخۆڵە باریکەی 3 متر کەمترە 2 متر و نیو تقریبا ئەبێت بەڵام لەگەڵ گەورە بوونە ئەکشێت گەورەترێت ئەم 6 مترە خواردنی پێ ئەڕوا و بەردەوام هەرس و مژین بەردەوام بێت تا ئەچێت بۆ ڕێخۆڵە ئەستورە حساب کراوە بە شێوەیەکی تەقدیری ئەم ڕێخۆڵەیە کە 6 مترە و لەم شوێنە بچووکە لە ناو سیەمە هەجێ بووەتەوە ئەگەر بێت و ئەم پەنجانە ئەممە میلانە فەرشکەین دایخین تقریبا بەقەدەر ساحەیە کە بێت کە 260 متر دووجار ڕوبەری بێ 260 متر دووجانە قاعەیە چەنە نزیک 2 ئەوەنە ئەی چۆن لێرە خۆی گەورە جێ کردوێتەوە بۆ ئەوەی زۆرترین سوود لە خواردن وەرگین ئەجی ناگەروان نەبواە ڕۆژی نیتۆن خواردن ئەو زەینە ئەیانە چکە هەر خێرات تێپەڕی ئەنجا دوای خواردنەکە ئەچێت بۆ ڕێخۆڵە ئەستورە لە ڕێخۆڵە ئەستورەشە دوو سێ کردداری زۆر گرنگ هەیە کردداریان کردداری مژینەوەی ئاوە چکە بڕێکی زۆر ئاو هێشتا ئەچێتە ناو هەوێ و ئێمە تەنها لە سای 1 بۆ 2 ئەو ئاوەی کە لە ناو ئەم کۆ ئەندامی هەرسایە دوایی بە شێوەی پاشەڕۆفرە ئەگرێت لە سانەوە و هەشتی ئەمژرێتەوە ئەجیناوە نەبووە بۆیە ڕۆژی ئەمەیەکی 20 لیتر ئاو بخۆینەوە بەشی ناکردن چ هەموو کردداری هەرس پێویستی بە ئاوە سەیری کە ئەو ڕێژە ئەنزیمانی ئەڕژێ چەند زۆرە ئێمە ئاگامە لێ نییە یعنی بۆ نمونە ئێمە ڕۆژانە لیترونیوێ لیکە ڕژێت جاریوا تۆزی هەست بە تفێکی کەمەکەین بەس بەردەوام ئێمە بێەوەی هەست پێ قوتی ئەین و ئەمە یارمەتی کردداری ئاسانکردنە لیترونیوێ لیک بەس لیک گەدە 2 لیترە ڕژێت بەس گەدە خۆی بەتەنیا ترشی هایدرۆکلۆریک و لەگەڵ پێپسین 2 لیتر ئەڕژێت 2 لیتر بەس لە ناو گەدەیە ئەڕژێت کە ترشیەکی زۆر بەهێزەیە بۆی خواردنەکە ئاسان و بەکتریاژە کوژ ینی هەم ڕێگری لە توشببوونی واگە لە خواردنەکەشمانە بەکتریایەک شتێکە بێ لە ناوی ئەبە و خواردنەکە ئاسانترەکە بۆ هەرسکردن و مژین
لە ڕیخۆڵە باریکەشە لیتر و نیویشی کەمان کەوتمان لە مەمیلەکانەوە ڕژێت پەنکریاس لیتر و نیوێ جگەریش لە ڕێی زراوە نیو لیتر بۆ لیترێ بەس مادەی زراوە ڕژێت ئەگەر ئەمە کۆکینەوە 7 لیتر بۆ 9 لیترەکە معنای ئەوەیە سەیری کە ڕۆژانە لە ناو کۆ ئەندامی هەرسێمەیە 8 لیتر بەردەوام شلەمەنی بەڵام لەو سەرەوە تەنها 200 سیسی بە شێوەی پاشەڕۆ فرێئیرێتە دەرەوە هەمووی ئەو ئاو خوێی کە ئەگاتە کۆڵۆن ئەمژرێتەوە بۆ ئەوەی کە سوودی لێوەرجێتەوەکوتم تۆ لە ڕۆژێکە خەستەنستانە لەوانێ لیترێ بخۆی بەڵام ئەو 8 لیترەکەی ئەڕژێ خەزینەکەی خۆی بەکارێنێت کاکتۆر کوالتی خواردن گرنگە لە بابەتی هەرسول گومان کوالیتی لە هەموو شتێکە گرنگە لە خواردنیشە زۆر گرنگە زۆر باسی کوالیتیمان کردێمە لە بانگی ڕەمەزانە بەڵێ خێرە بنووسێت کارێکی گرنگە هەموو هاوڵاتیەک بۆ تەندروستی خۆی بزانێ مەبەستمان چیە لە کوالیتی وەکو ئاماژەمان پێکرد لەشی ئێمە پێویستی بە هەموو جۆرە پێکاتە سەرچەکانە یعنی نابێ بڵین ئێمە بەس کاربۆهیدرێت بخۆین بەسە یا بەس چەوری بخۆین یا بەس پرۆتین بخۆین لەشی ئێمە هەمووی پێویستە بەڵام ئێوێ بزانین ڕێژەکان چەند گونجاوە خواردنی دروست ئەو خواردنەیە کە لە 150 بۆ 60 کاربۆهیدرێت و کاربۆهیدرێتیش لە نان و برنج و جەنابە دەزانی ساوەر و ئەو شتانی کە جەنابە دەستی خۆش بێ ئاماژە و پێکردووە هەیە و بەڕاستی کاربۆهیدرێتەکان تۆزێ خواردنە هەرزانەکان لەبەرەوە بەڕاستی زۆربەی خێزانەکان بە تایبەتی لە وڵاتە هەژارەکان و لە وڵاتی ئەمەشە زۆر اعتیمادی لەسەر کاربۆهیدرێتە یعنی زۆربەی ماڵی ئێمە لە ڕۆژانە برنج لێنە یا ساوەر یان قەرە خەرمان ئەم شتانە لەگەڵ نان و سەمون و ئەم شتانەیە جۆری دووەم چەوریە چەوری سەرچاوەیەکی گرنگی وزەیە و بێگومان ئەو وزەی لە چەوریەوە وەرەگیریە زیاتر لە وزەی پرۆتین و لەگەڵ کاربۆهیدرێت چونکە لە 1 گرام 9 کیلۆ کالۆری مانەیاتێ چەوری لە کاتێکا 1 گرام کاربۆهیدرێت و پرۆتین تەنها 4 کیلۆ کالۆری مانەیاتێ پرۆتینەکانیش کە ترش ئەمەنەکانن گرنگن بۆ دروستکردنی خانە بۆ دروستکردنی ماسوولکەکان ئێسکەکان شانە تازەکان و نوێکردنەوەکان کەسێکی بالغ واتە کەسێکی پێگەیشتوو لە ڕۆژێکە بە معدلی 1 بۆ 1.5 گرام بۆ هەر کیلۆیە لە کێشی لەشی پرۆتین وەرگێ بەسە یعنی گەر کەسێک با بڵێن 70 کیلۆیە 100 گرام پرۆتین وەرگێ ڕۆژانە ئەمە تەندروستە کەواتێمە لە 150 بۆ 55 مان لە کاربۆهیدرێتەوە وزە وەرگرت لە 115 نزیکەی لە پرۆتینەوە باقیەکەشی لە 35 لە چەوری بەڵام لەگەڵ ئەمانەشا زۆر گرنگە ڤیتامینەکان لەگەڵ کانزاکانیش هەبێ خی گەورە ئەم نعمەتانی کە یاوێتی بە ئێمە لەسەر گوی زەوی هەر یەکە بڕی شتێکی تیا جیاواز لەوی تر یعنی تۆ گۆشتە خۆی گۆشت پرۆتین و چەوریە بە شێوەیەکی سەرەکی هێلکە ئەخۆی بەڵێ پرۆتینە و چەوریە بەڵام بڕێکی باشیشی لە زینک و لە پۆتاس و لە مەگنیسیۆم و لە خوێکانتیایە ئەو میوانەی کە ئەیان خۆین بە تایبەتی مزرەمەنیەکان بڕێکی باش ڤایتامین سی تایە لەگەڵ خوێی پۆتاسیۆم کە زۆر گرنگە بۆ کاری ماسوولکەکان لەبەرەوە بەڵێ خواردنی کوالیتی باش ئەو خواردنەیە ئەگەر کەسەکە با بڵین باری داراییشی زۆر باش نەبێت مەرجین هەموو کەسە بتوانێت هەموو ڕۆژە گۆشتێکی زۆر بخوات بەڵام ئەتوانێت هێلکە هەرزانە 2 هێلکە بخوات تۆزێ ماسی بخوات تۆزێ مریشک بخوات گرنگەوەی هاوسەنجی زۆر گرنگە بیپارێزین بخواردن خۆلەش ساق بە کاکتۆرجان 1 دنیای زانیارێت پێ بەخشین زۆر ماڵە داوا بێ و زۆر بەخێر بێ کاکتۆر عەزیز خۆش ڕەمەزانیش لە هەموو لای پیرۆز لێوەی بی دیکتۆرجان چاکتان ماچکەم سپاس بینەرانی خۆشەویست لەگەڵتان نبین ئینشاءڵڵا ڕێنە لای هەردوو هاوڵم زانین چیان بۆ دروستکردین و خواردنەکانیان گەشتوتە کوێ جەماعەتاتینەوە لای ئێوە شەی ماگیان چی و کرد زەڵاتەکەم حازر کرد بەڵێ زەڵاتەکەمان چەوەندەر بە کینوایە باشە پێکاتی سەرەکیەکەی کینوە چەوەندەر معدەنووس باشە لەگەڵ پیاسی تەڕ نعنا باشە بۆ سۆسەکەی ئاولیموی فرێش جوانە کەمێک ڕوو بە هەنار کەمێک زێتی دیتون و کەمی خوێ وەزەڵاتی میوەیە لە شێژتان میوەم هێناوە سێوی سوور لەگەڵ شلک ترێ مۆس کیوی لەگەڵ مانگۆ زۆر جوانە ماشەڵڵا بۆ سۆسەکەی ئەویش سۆسەکەیەتی بەڵێ شیر بەڵێ
لەگەڵ لێتێک لە مانگۆکە تێکەڵ کردو جوان لەگەڵ پەنیری کرێبی تەواو تا. دەسەکانە خۆش سپاس بەشە دەکەم. ساغ بەڕێز ڕاستی زەڵاتێکی جوان و زەڵاتی میوەکەشی زۆر جوان دیار ئینشاءالله. هیچ شتێکی ترت ماوە بە بینەرانی بەڕێزی پێ بڵێ دەست و چاو خۆش بێنە بەشە ساغ سپاس. مامۆستا گەناتین و لای خۆت دیارگیان چی و کرد ئەوە ئەوان جوانە برنجی چاوەنەرە ئەمە برنجی چەوەنە بە گۆشت و بە جوان شوویتەوە. دەستە خۆش بێ ئاخوا ئەمە زۆر ئاسانە لە ماڵە دروستکردنی هەم ڕەنگی جوانە بۆشتی هەیە و هەم تامێکی زۆر خۆشی هەیە بەڕاستی شکڵێکی زۆر جوانی هەیە جوانە بەڕاستی جوان ئەوش لەگەڵ سوپی جۆکەمانە سوپی جوواکە بەڵێ سوپی جۆکەمان بە گۆشتی نەرما کرێ جوانە و شوویتی تایە بەهاراتی ئاغام تێکردووە پاپریکا و زەردەچێ و زیرێ و ئەوانم تێکردووە لەگەڵە شتێکی زۆر جوان دەچووە برنجەکەشمان برنجی قووە ڕۆنیەکەش هەر قووە بەڵام زەیتی یونیسشی مەگەڵا بەکارهێناوە وەکو تامبوون و ئاو شتێکی زۆر جوانی لە دەرەچێت بۆ شێوازێ دەستە خۆش بێ زۆر ئاسانیشە زۆر ئاسانە بەڕاستی نانای چی نایە بەڵام شکڵی زۆر جوانە بەڕاستی ئەوشە جوانکاریشی ماوە هێشتا جوانکاری لەش ساغ سەلامەت جاخەوە زۆر دەست خۆش سەلامەت سپاس شتێکی ترت هەیە بۆ بینەرانی بەڕێز باسیکەی وەڵی هیوادارم ئەم شتانی کە ئێمە دروستیەکەین ئێمە بۆ ئەوانمانە ڕاستە مە ئاسانە بۆ ماڵە دروستی کەنیانی هیچی وای تێ ناچێ برنجێکە و چاوەنەرێکە هەموو نوع چاوەنەرەکانە سەر لە بازارە زۆرن چاوەنەری فرێشێ چاوەنەری ئێمە باسی چاوەنەریشمان کرد لە بەڵامەیەەکە چەندێک گرنگە هانی مەمەسمێت توانای جوانکاری لە خواردنەکە هەموو ڕنگ و تام بۆنەکانی تیاابێت ڕاست کە دروستی بکەنەوە خۆیان زۆر باشە تەواو با من خۆشەویستان و بەڕێزان ئەمڕۆ کاگتۆر محەممەد عومەر کۆمەڵی بابەتی گرنگی بۆ باسکردین بەڕاستی سەبارەت بە ئەو خواردنانەی ئەو خواردنانە چیلە لە شادێ ئەگەر سەیری کەن ئەو نیعمەتەی ئێستا شێفدیار دروستی کردووە و کاگتۆر محەممەد عومەر بەڕاستی پرۆسەیەکی یەکجار گرنگی باسکرد لەشی مرۆڤایە و ئێمەش بەڕاستی غافڵین لەوەی کە لە لەشی ئێمەیا دروستە بێ ئازیزان و بەڕێزان یعنی تەسەورتان کرد ئەو بابەتە ئاڵۆزەیەی کە لە لەشی مرۆڤ دروستە بێت چی لە دەمەوە دروستێ بێ هەتاکو و با بڵین گەدەی و دوای ڕاتە قۆڵۆنی لە قۆڵۆنی دوای بێ بە پاشەڕۆ ئەنجارە دوای پاشەڕۆکەش فڕادەی بەڕاستی ئەوە دیسانەوە ئاەتەکەی و خوای گەورە کە ئەفەرمێ الذي خلقك فسواك فعدلك بەڕاستی ئەمە هەمووی ڕەحمەتی خوای گەورەمان بۆ دەرەکە و معجیزەی خوای گەورەمان بۆ دەرەکە سەبارەت بەو کردار و ئەو ئیشانەی کە لە لەشی ئێمەیا دروستە بێ چی لە دەمەوە کە هەرس دەسی پێئکات و لە شەکرەوە دەسی پێکات دوایی بە سورێنچکا ڕاتە خوارەوە لەوێش وەکو دەرگایەک دێتە ڕاتە ناو گەدەوە لە گەدەوە یەک دنیا ئیشی ئاڵۆز کە گەدە کۆمەڵێ هۆرمۆن و کۆمەڵێ ئنزیم ئەڕێژێت و لەگەڵ خۆیان ئەیبات و یەک دنیایشتی بۆ دروستە بێ بەڕاستی بۆ یازیزان ئێمە ئێستا زانیمان ئەو ڕەگەزە خۆراکیانە چەندێک گرنگن ڕەگەزە خۆراکیەکان بەڕاستی زۆر گرنگن و یەکجار گرنگن بۆ لەشی مرۆڤ ئەم ڕەگەزە خۆراکیانە چەندێ سەرچاوەکانی ئاوا خۆراکی هاوسەنگ و خۆراکی تەواوەتی بێ ئەو هەموو پرۆسەیی کە کاگتۆر محەممەد عومەر باسی کرد و بە ئەوەی کە بە لەشتایە دێتەوە و چی لەم خواردنانە و ڕەگەزە خۆراکیانە لە لەشتا دروستە بێ و کام پێکاتانە هەمووی هەڵەمژێتەوە و تۆ بەکاری هێنی بۆ لەشت وە بەکاری هێنی وەکو وزە و بۆ دروستکردنی لەشت بۆیە ئازیزان و خۆشەویستان ئێمە لەم ئەڵلقەیە دێنە کۆتایی بابەتی ئەمڕۆژمان کە باسی ئەم بابەتەمان کرد بەڕاستی باسی بابەتی چی لە خۆراکەکان لە شادێ ئینشاءڵڵا بۆ هەڵلقەیەکی داهاتوو لە گەڵتان نابین و خواتان لەگەڵ